ئەو شۆی هەڵبژاردن ڕاگەیەندرا لە کۆڕێ بۆ شەڕ هەندێک دەنگ و بازەوە دەکرێت بەهۆی ئەوەی یەکێک لە کاندیدەکانی هەڵوێست هونەر عومەر کۆڕێ یعنی دەنگە چینایە هەرچەکان ئەولیاندا ئیستیفزازی بکەن خەڵکی کۆڕێی وێندەر سۆرانیەکان قبوڵیان نەکردیان تاانەوە تەفسیرە بەڵام ئەوێ من دەمەوێ بڵێم پاراستن و پارتی تەختیتیان دانا بکو خۆشی تەرچی ئیهانە بکەنیان بیکوژن چۆن لەسەر دوو ئەساسدا دەڵێن بەداخەوە 18 کەس دەڵێن زیاتر تا 20 کەس دەنگۆ هەیە بریندارە کە شەشیان بەگول لە بووە ژەڵێک بەتیەگەنا کوڕی بابنەوە بە شەڵێن هەردوو لاش پارتی بوونە بەهەرحاڵ یەک ئەحمەد مزوری هەیە ئەمر لێوایە کە سەر بە ماڵی بارزانیە لەو منتیقەیە لە مەسیفە هاتە کۆڕێ لەوێندەرش نیشتە جێیە تەلەفۆنەوە خوشتە شتێکە ئیهانەی دەکە دەرەوەرە هەرچەکانمان خلاص کرد ئەگە پیاوی وەرە ئەوە من ئەوە زانیاریە لە بۆ ماتێ دڵنیاشم ئیستیفزازی دەکات بێگومان خۆشی ترچی بات بە لەوێندەر شەڕەکە قورستر دەبووە کەمینی لۆدادەندراوە لە ئالاخری دوو سیداد بارزانی پەیوەندی بە یەکێک لە کوڕەکانی جەبار کۆڕێ دەکات کە پارتیش دیار و ئەوەیە شەڕەکە بەشی لەگەوەی دەرێگات شەکان هاتن و خوشتەر چاتن تەخسیریان پێمەکە ئاوایە مام خورشید خۆشەویستی ئەو خەڵکات بە 7 ملیۆن دۆلار دۆڕاند تاوان خۆشتە چیە پارتزەوی چیە بووە 1000 دۆنم بووە هەر دۆنمەی بە 7 وەرەقەیان لێ کڕیە بێدەنجیان کرد بارزەویەک بۆن دەنێن ئەوەی بۆڕی نەفت شتیاڵی پێدا دەڕوە 1000 دۆنمە لێی کرایە بەڵام لە گوندەکەی خورشید هەرچی بڕوا بکەن بە سەدان کەس دەنجی پوچ بە دەیان کەس دەنجی پوچیدایەوە هەڵوێست کە مەسەرەن ئەوەیەکە 53 دەنجی هینایە و ئەو هەڵوێستەی خورشید هەرچیوەی کرد هەرچیەکان هیچیان دەرنەچن ئەوەی ژینگەیەکی سیاسی وا لەبار بوو هەرچەکانی هەموو لێکتری هەڵۆشاندە ئیتر ئەوەیە نێوان هەڵوێست و ینی خەڵکی بە هەڵوێست کە هەڵوێست بیت خۆشەویستی و چ گوڕوتوی نەکدەبی لەگەر ئەوەی خەڵکانەی کە بێ هەڵوێست دەبنیان هەڵوێستی شەرمەزان بڕوا بکەم بەرپرسێکی باڵای پارتی تەلەفۆنی باڵا نەمامنەوەن تەلەفۆنی بۆ من کرد هەرچی بوتی وەڵڵاهی ئەمەی شەرمەزار کردە وەخت خۆی بە هەرچی قسەمان دەکرد یا ئەوتە خەڵک بیزانی بە هەرچی ئەو پەرڕێزی دەگرتن دوای ئەو هەڵوێستە دەگوتیان یان بەخۆمان پێمان خۆش نییە لە مشتێک بڵین نەرچین لەبەر ئەوەی ئەو ماوەی پێشوو دیارە 20 ڕۆژەمەوە بەر بوو لە بۆ منی کرد گوتی بەڕاستی ناشیژنی کردی ئەوەیە مام خۆشت ژیان ئەو خۆشەویستیە تامی خۆشەویستی خەڵکت کرد کە بە هیچ پارەیەک ناگۆڕدرێتەوە